دورەیە کۆدەسەیە پەروەردە و فێرکردنەیە کانتۆنا شەهباش بۆ خوێندەکاران فەرکردبوو پشتی 15 ڕۆژان بتاوی بوو. بە ئارمانجا پێشخستنە ئاستا خوێندەکاران دێوارێ پەروەردەیەدا دەسەیە پەروەردە و فێرکردنەیە کانتۆنا شەهبا دەورەیەک دەست پێ کرد بوو. دەورە 15 ڕۆژان دەوام کرد و تێدا نێزی 125 خوێندەکاری ناوین و ئامادەهی بەشدار بوون. تێکلداری مژارێ ڕێڤەبەرا دبستانە شەهید چەکدار ئال ناوچەیە فافینە شەهبا حەنیفە قاسم گوت تەوی دەرفەتێن کێم لە هەرێمێ لێ پەروەردە بە ئاوایەکی سەرکەفتی دەرباز بوو. پرورده یعنی حیوانی آستکی خوش در باز بید گوری مثلا در فتن هایی گوری مثلا یعنی آستنگین امتد جیان دکن لی اما پرورده باش باوی کی باش در باز بید خونده کاری من جبو یعنی سال نو سال عجر استوان بلند ببن ام لسروی کاری دسکنن خونده کار سلف یعنی هجمار کرند هات دبستانه نیزی 125 خواندکاری در بازی دبستانی بین آسته خواندکارا یعنی تولهوه یعنی باجیه